بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بنران بسراني بريز خوشويز لهرش وين كان. السلام عليكم ورحمة الله وبركاته. لزنزيري بروغرامو پیروی پیغمبری خدا صلی الله علیه وسلم بۆ پەروەردەی منداڵان بۆ پەروەردەی جگەرگۆشەکانمان گەیشتینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز. لە زنجیرەی سێزدەهەمین دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز دوای ئەوەی کەوا پێشەچیەکمان باس کرد لە 12 زنجیرە سەبارەت بەوەی بە شێوازی پەروەردەکردنی منداڵ ئەجر و پاداشتەی و ئەو بنەمایانەی کە پێویستە بۆ هەموو پەروەردکارێک کە بەکاری پەروەردە هەردەستێ پێویستە تێیدا هەبێتن. ئەو خاڵانەمان باس کرد و چەندین بنەمامان باس کرد. ئێستا دەینە سەر کاکڵە و ناوەڕۆکی بابەتەکە ئەویش لە پەروەردەی منداڵ. خۆشەویستان و بەڕێزان، منداڵ ئەمانەتێکی خوای گەورەیە سوبحانەه و تەعالە. خوای گەورە منداڵێکی پاک دوور لە هەموو عەیب و کەم و کوریەک وەکو ئەمانەتێک دەیبەخشێ بە هەموو دایک و باوکەک. ئەو دایک و باوکە لی بەرپرسە لە هەموو پەروەردەی ئەو منداڵەی لە ڕووی مادی و معنەوی کە ئەو منداڵە پەروەردە بکە بە منداڵێکی ساڵح باش چاک، هەم بۆ ئەوی بۆ خۆی لە بەر هەموو سێبەرەکەی بەحەسێتەوە، هەم ئەم منداڵە ببێتە فەرد و تاکێکی سوودبەخش هەم بۆ خۆی هەم بۆ دایک و باوک و عائیلە و خانەوادەکەی و هەم بۆ کۆمەڵگە بەگشتی. یەکەمین خاڵ بۆ پەروەردەی منداڵ ئەویش پەروەردەکردنی منداڵ لە ڕوانگە و لایەنی فکری منداڵ، پاکردنەوەی دڵ و دەرونی منداڵ لە هەموو خەتەرات و وەسوەسەیەکی خراپ، پاکردنەوەی مێشک و زاخاوی منداڵ لە هەڵگرتنی هەموو بیر و بۆچوونێک کە دژبی بە دینەکەی، کە دژبی بە ئاینی پیرۆزی ئیسلام، کە پێچەوانە بی لەگەر ئەو ڕاستە شەقامەی کە خوای گەورە هێناویەتی سوبحانەه و تەعالە. پەروەردەی فکری، پەروەردەی هزری منداڵ شتێکی زۆر گرنگە. دایک و باوک بەڕاستی دەبی خەمی لێ بخۆن. بۆیە ئەگە سەیری قورئانی پیرۆز بکەین و ئەگە تەمەشای سونەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، خوای گەورە لە قورئانی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەمەلیەن زۆر گرنگی بەو بوار و لایەنە داوە کەوا چۆن بتوانین ئێمە لایەنی فکری منداڵ بەهێز بکەین، پاچی بکەینەوە، ئەو مندارە بە دووربی لە هەموو کەم و کوریەک، لە هەموو ڕەشەبا و تۆزوبایەکی کەوا ببێتە مای شوبهە و شک و گومان لەو هەموو شتە ڕاستیانەی کەوا هەیە. خۆشەویستان و بەڕێزان، ئەگە سەیر بکەین خوای گەورە سوبحانەه و تەعالە لە قورئانی پیرۆز کە سەرمەشقی پەروەردیکارانی منداڵ لوقمانی حەکیم کە خوای گەورە سوبحانەه و تەعالە سوورەتێکی بەناو کردیە. لوقمانی حەکیم کاتێکەوە نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی دەکات، جگەرگۆشەکەی دەکات، لە چێندە ڕادەست پێ دەکات، لە فکر و هزریەوە دەست پێ دەکات. يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. أي رولجيان، أي زقر قوشكم، أي خوشويستكم، لا تشرك بالله. نكي شريك بيدا بكي لبو خوا، نكي هاو بشيك بريار بدي لبو ذاتي الله خواي قورا تاكو خواي قورا بهاو تايا بوينيا خواي قورا هاو شوي نيا بو إن الشرك لظلم عظيم. سكا بزانا أقدار با بەڕاستی بڕیاردانی شرک زوڵمەتی زۆر گەورەیە، هەم لە خۆت دەکەی و هەروەها خۆشت پێی تووشی سەرگەردانی و ماروێرانی دەبیتن. کەواتە تەمەشا بکە، یعنی دەبی ئینسان کە پەروەردەی منداڵەکەی بکە سەرەتا لە هیزر و فکری پاک بکاتەوە. هەر کاتێ مێشک و فکری ئینسان پاک بوو ڕەنگ دەداتەوە لە ناودڵی، دڵیشی پاک دەبی، دڵی ساف دەبی، دەبێتە ئەو مسلمانەی کەوا خوای گەورە باز دەکات يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. أو قلب سالم سليم ساغ تندرست پیدا دەبیتن کەوا منداڵێک دەبی دڵ و دەرونی خۆشەویستی خوای تێدا دەبی، خۆشەویستی پێغەمبەری تێدا دەبی صلی الله علیه وسلم و خۆشەویستی کەسانی پاک و چاچی تێدا دەبیتن. بۆ پەروەردەی فکری و هزری منداڵ چەند خاڵێک دەخەینە ڕوو باز دەکەین. یەک لەو خاڵانێک کە زۆر مهمە خۆشەویستان و بەڕێزان ئەویش ئەوەیە دایک و باوک لەو ئەوەی منداڵەکانیان فکریان بەهێز بی، فکریان پاک بی،
فکریەکی وایان هەبیتن هزرێکی وایان هەبی بیرکردنەوەیکی وایان هەبیتن ڕاست و دروست بی باش بی یەک لەو خاڵانە کە زۆر گرنگە گفتوگۆی هێمنانە هەبیتن لە بەینی دایک و باوک لەگەر منداڵەکە کاتێ منداڵک پرسیار دەکا کاتێ منداڵک شتێکی لەکن نادیارە ناڕوونە دایک و باوکە بەهێمنی بە لەسەر خۆ بتانی ئەو بابەتە لۆ منداڵەکەی ڕوون بکاتەوە خۆشەویستان منداڵ ڕاستە بچووکە بە حەز بوو بە شێوە و بە قەبارەکەی بەڵام بەڕاستی دەبی دایک و باوک وەکو کەسێکی زۆر گەورە هەڵس و کەوتی لەگەر بکاتن نابێ ئەو منداڵە بیشتێنیەوە نابێ ئەو منداڵە کەپتی بکەی دای بمرچێنی ئەو حەز و ئارەزوانەی کە هەیە وانەکەیکەوە بەگەڕی بخاتن لۆ یەکێک لەو خاڵانی کە زۆر مهمە ئەویش حیوار گفتوگۆکردن لە بەینی دایک و باوک لەگەر ئەو منداڵە لەسەر هەر بابەتێک بیتن مەسەڵەن بۆ نمونە لەگەر ئەو منداڵە بتانی پرسیاری لێ بکەی ڕۆڵە گیان دەزانی ئەو بابەتە چیە ئەو هایە بەو شێوەیە گفتوگۆی لەگە بکە کاتێک کە منداڵەکەش وەڵامی داوە توش وەڵامی بدەوە بەو شێوەیە ئەو گفتوگۆی وا دەکە منداڵێکی خاوەن عەقڵ و بیر و هزرێکی زۆر بەهێز پەیدا بیتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان یعنی گفتوگۆکردن ئەگە تەمەشای قورئانی پیرۆز بکەیت و ئەگە سەیر بکەیت تەمەشا بکەین لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لەگەر منداڵان بە شێوازی گفتوگۆی کردیا چۆن لەگەر ڕئیس عەشیرەتێک چۆن لەگەر پیاوێکی گەورە چۆن لەگەر سەحابەیەکی زۆر گەورە هەڵس و کەوتی کردیا بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گفتوگۆی لەگەر منداڵانیش کردیا ئەن سەیر بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگە یەکێک لەو منداڵانە دانیشتووە نانی دەخواتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیر دەکە ئەو منداڵە نان خواردنەکەی تەندروست نییە نان خواردنەکەی ڕێک و پێک و باش نییە دەستی دەجێڕی لەو سەری لە ئەو سەری قاپەکە لە پاشان بەدەستی ڕاست و سەبکەتە ناوێ دەخواتن و هەروەها زۆر بە هەڵبنانەکەی دەخوارد بەبێ ئەوی بسم الله بکاتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سێ خاڵە لەو منداڵە دەبینی بە شێوازێکی زۆر جوان بەبێ ئەوی خۆی لێ تووڕەکە بەبێ ئەوی نێوچەوانی لێگەرشکە بەبێ ئەوی ئەو منداڵە بەسە خۆی دابشتێنتەوە بەڵکو پێغەمبەری خوا فەرمی یا غولام سەمی الله ئەی ڕۆڵە گیان ئەی غولام ئەی گەنجی تازە پێگەیشتوو ئەگەر گچکەش بی تۆزە گەورەی کە بە کەیفی بەخۆ بێ بە حەز بکە ئەو زۆر بچووک نییە گەورەیە ئەگەر بە حەز بیش گچکە بێ عەقڵی گەورەیە دەتانی شت لێک داتەوە لۆیە پێغەمبەری خوا فەرمی ئەی ڕۆڵە گیان ئەی گەنجی تازە پێگەیشتوو ئەی غولام ئەی گەنج سەمی الله ناوی خوا بینە وەکول بیەمینێک بەدەستە ڕاستت بخۆ وەکول مما یەلیک لەبەر دەمی خۆشت بخۆ و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک لەگەر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباسە یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیماتی ئەی ڕۆڵە گیان چەند قسەیەکت پێ دەرێم لێم وەربگرە ئامۆژگاریەکەم بە جوانی فکرت لە لام بی اینجا پێغەمبەری خوا پێی دەفەرمی احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك بەو شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لایەنی فکری و هزری ئەو منداڵە بەقوەت دەکاتن احفظ الله يحفظك خوای بپارێزە چۆن خوا بپارێزی واتە ئەمر و فرمانەکانی خوای گەورە بە گەورە دابنێ جێبەجێیان بکە خوای گەورە دەتوو دەپارێزی لە هەموو دەرد و بەڵاو ناخۆشیە اینجا دەفەرمێ ئەی ڕۆڵە گیان احفظ الله ئەگەر هەمیشە و بەردەوام خواد لەبیر بی و سنوورە کاتی خوای گەورەت پاراست تەجیدهو توجاهک لە هەموو تەنگ و چەڵەمەیەک خوای گەورە لە بەردەمت دەبی و خوای گەورە دەروازەی خێرت لێ دەکاتەوە اینجا پێغەمبەر زانە چ هیممەت و عەقیدەیەکی جوان لە بۆ ئەو منداڵە دروست دەکاتن واعلم لو أن الأمة اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك بشيء لن يضروك بشيء إلا ما كتبه الله لك أي رولا جان بزانە ئەگەر هەر هەموو خەڵک کۆبنەوەلۆی زیانەکەت پێ بگەینن ناتانن ئەو زیانت پێ بگەینن مەگەر ئەوەی کە خوا بۆتی نووسیا ئەو چ ئیمان بە قەزا و قەدەرێکی خوا دروست دەکاتن وأن الأمة وبزانە ئەگەر هەموو ئومەت و خەڵکان کۆبنەوە سوودەکت پێ بگەینن ناتانن ئەو سوودەت پێ بگەینن مەگەر ئەوەی خوا نووسیتی ئەوەی بەڕاستی پەروەردەکردنی منداڵ لەسەر ناسینی خوا پەروەردەکردنی منداڵ لەسەر ئەساس و بنەمای ئەوەی کەوا عەقیدە و بیر و باوەڕێکی جوانی لە مێشک بیتن کە بتانی خوای بخۆی بە تەواوەتی بەڕێک و پێچی بناستن یەک لەو خاڵانی کە زۆر مهمە بیر و بۆچوون و هزری منداڵ بەهێز دەکاتن بواردان لۆی منداڵ پرسیار بکاتن
مێشی خۆی بکاتەوە گرێەکانی ناودری خۆی بکاتەوە چ پرسیاری هێبیکە ئاتوش بە سینگەکی فراوان وەڵامی پرسیارەکانی بدەوە بیکە گفتوگۆ لەگەری درێژەی پێ بدە لۆی ئەو منداڵە بەڕاستی زیاتر و زۆرتر شتی لەلا گەڵاڵە بی کاتێکەوە پرسیارەی دەبێ بە ڕاشکاوانە پرسیاری خۆی بکە نەک بە ترس و لەرزەوە منداڵێکی بجەری و منداڵێکی چاونە ترس و منداڵێکی کارامە و لێ هاتووی لێ دەربستن خوای گەورە منداڵی هەموو لایەکمان صالح بکە خوای گەورە عاقبەت خێرمان بکە ئینشاء الله وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين